ڕۆدوو پرسی زۆر گرنگ و ئەسیارەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە. یەکیان پرسی پێوەری ئاوی ماڵانە کە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووە ئێمە زۆر بەچڕی ئیشمان لەسەر کرد، هەوڵێک هەبوو، نیەتێک هەبوو لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە و لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئەمە ببێ بە یاسا و فەرز بکرێ بەسەر هەموو ماڵێکە، بەسەر هەموو تاکێکە، بۆ ئەوەی کە ئەوەی پێوەری ئاوی ماڵان نەبەسێ. بەو هەموو کەم و کوڕیەوە بەو شکستەی لە ماوەی ڕابردووە ئێمە ئەعلانمان کرد 500,000 دینار غەرامە بکرێ. بە خۆشحاڵیەوە یعنی مژدەیەکی خۆشەکەم ڕۆیدەین بە هاوڵاتیان ئەوەی کە لە پرۆژە یاسای ئاو تۆڕەکانی ئاوڕۆ لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ دەنگانی لەسەرەکرێ، ئەوەی کە تایبەتە بە پێوەری ئاوی ماڵان ئەو بڕگانەمان لا بردووە و پێوەری ئاوی ماڵان ڕێگریمان کرد لەوەی کە لە ڕێگەی یاساوە فەرز بکرێ بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕێکار و شێوازی تر هەیە بۆ چارەسەرکردن. لە ماوەی داهاتووە ئێمە هەر خۆمان لە ڕێی پرۆژە بڕیارێکەوە ئەو چارەسارانە ئەخینە ڕوو بە مەرجێک و بە شێوازێک کە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست نەکا، کە پارەی ئاو بە هەمان شێواز و میکانیزمی جاران بۆ هاوڵاتیان بێتەوە و ئەو مەبلەغە قەبە و گەورانەی کە هەبوو و ئەو غەرامە و سزایانەی لەسەر هاوڵاتیان هەبوو هەموو ئەوانە لا ببرێن و هەڵبگیرێن. خاڵێکی تر لەسەر دەستدرێژی و داگیرکاریە بۆ سەر زەوی وزار لە وەزارەتەکانی کشتوکاڵ و لە وەزارەتی شارەوانی و لە وەزارەتەکانی تر لە هەرێمی کوردستان. بەداخەوە کارگەیشتووەتە ئاستێک دەستدرێژی کراوەتە سەر زەوی وزار و محەڕەماتی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی لەلایەن چەند کۆمپانیایەکەوە و وای لێ هاتووە لە تەنیش فامیلی مۆڵ لە هەولێر بە زەبری هێز هەوڵدراوە کە زەوی داگیر بکرێەوە، لە سلێمانیشە بە هەمان شێوە یعنی شاری ڕۆشنبیری خەریکا بێ بە شاری جەمەلۆن و شاری مەغزەن و شاری کۆگا. سلێمانی دوو دەروازەی سەرەکی هەیە، هەردوو دەروازەکەی ئێستا لە ڕێگەی کۆمەڵێ پرۆژەوە کە زەویەکانی بەهای ملیۆنان دۆلارە خەریکی دروستکردنی جەمەلۆن و عەلووە و مەغزەن و کۆمەڵێ شتن لەبری ئەوەی کە کۆمەڵێک مەعالم و پرۆژەی استراتیژی گەورەی تیا بکرێ، بەڵام بەداخەوە ئەم زەویانە داگیرەکرێ کە هیچ پرۆژەیەکی استراتیژی لەسەر دروست ناکرێ، بەڵام زەویەکان بەهایان ملیۆنان دۆلارە. من لێرەیە چەند نمونەیەک باسەکەم. بۆ نمونە لە سلێمانی 150 دۆنم عەرزە دراوە بە کەسێک، ئەوەی کە سنەوبەرەکانی لەسەر سووتێندا بۆی بکرێ بە کۆمەڵگەیەک لە کۆگا و لە شتی هەمەجۆر. ئەم زەویە بەهاکەی 350 ملیۆن دۆلارە. 32,000 مەتر لای پردەکەی کۆبانێ دراوە بە دوو کەس بێ، ئەوەی هیچ سەرمایەکیان نەبێ، کەسی سێمیان هێناوە بۆ ئەوەی کە پرۆژەکەیان بۆ تەواوکە بەهای زەویەکە 25 ملیۆن دۆلارە. 42,000 مەتر دراوە بە شخصێک لە ڕێگەی لێگەڕێ ئەوەمان هێشتوەتەوە بە داواکاری گشتی بۆ ئەوەی کە کاتێک ئادرێ بە داواکاری گشتی ئەمە پرسیارەکان و ناوەکانمان هەمووی ئاڕاستەی جیەتی معنی کردو، ئاڕاستەی دەسێ و بەریێنان و ئەنجومەنی وەزیران کردووە، دامان ناوە بۆ بەردەمی محکەمەیە. ئێستا لە محکەمەیان لێگەڕین بە محکەمەی تر. کاک بارۆز، ناوەکان ڕوون و ئاشکران، یعنی لای بەشێک لە ئێوەش ئاشکرایە، لای ئێمەش ئاشکرایە، بەڵام بۆ ئەوەی کە تانی قانونی لێگەڕێ، بۆ ئەوەی کە داواکاری گشتی یان لە محکەمەیە ئێمە ناوەکان بە بێشکە هێنین، وەکو ئەوەی کە چۆن لە باشماخ ناوی کەسەکانمان هێنا بە بەڵگەی ڤیدۆیی بە نووسرا و بە دەنگ بە هەموو ئالێتانە بەڵگەکانمان پێشکەش کردووە، ئەو کاتەش بۆ ئێرایکەین. 42,000 مەتر دراوە بە کەسێک لە ڕێگەی عربەت کە ئەڕوا بۆ لای خەستەخانەی شۆڕشەوانە ئێستا مەغزەنی لەسەر دروستەکرێ، نزیکەی بایی 45 ملیۆن دۆلارە. مەغزەنێکی 3 دەفتەر دۆلاری تێناچێ، مەتری ئەفرۆشێ بە 850 دۆلار. یعنی شوێن هەبووە لە گەرمیانە مڵکی دوو وەزارەت بووە، وەزارەتی شارەوانی و وەزارەتی کشتوکاڵ، هێشتا تەوحید نەکراوە، زەویەکەی مامەڵەی پێوە کراوە و فرۆشراوە بە 2 ملیۆن دۆلار. بەداخەوە ئەم شێوازە لە داگیرکاری و لە تاڵانکاری یعنی کارەساتە، بە تایبەتی بۆ ئەم کابینەی حکومەت کە ناوی کابینەی چاکسازیە، ناوی نەیەشتنی گەندەڵیە، یعنی چی منطقێکی تایە خەڵک وەرەقەیەکی پێ ڕەخەمێکی پێ بۆ ئەوەی کە 15 ساڵە چاوەڕێی پارچە زەویەک 150 مەتر زەویەکە تا ئێستا پێی نادرێ، بەڵام بە هەزاران دۆنم. ئەوە باسی ئەو لایەنەی تر ناکەین کە ئەوانەی قەتاقەتە کرا و پارچە کرا و تەجاوز کرا و بە ناوی یەکەی چەند یەکەیەکی سەربازی و بە ناوی هێزی سەربازیەوە مامەڵەی پێوەکرا حدودی بایی 350 ملیۆن دۆلار زەوی فرۆشە. باسی ئەوە ناکەین. خەڵک 15 ساڵە 20 ساڵە بە هەموو ڕێکارێکی خۆی، بە هەموو مافێکی خۆی، بە هەموو پلەیەکی خۆی شایستەی پارچە زەویەکە پێی نادرێ، بەڵام
بە سەدان دووەنم زەوی ئەدرێ بە کەسی ناشایستە ئەدرێ بە کۆمپانیەکان و بەشێکیان هەر بە عەرزی ئەفرۆشێ کاروا بڕوا لە داهاتووە هیچ پارچە زەویێر بۆ هیچ کەسێک نامێنێتەوە و تەنانەت بۆ ماستەرپلانی شارەکانیش زەوی نامێنێتەوە بۆ ئەوەی کە شار فراوان بکرێەوە شار گەورە بکرێ و زۆر زۆر سوپاس. طبعاً بەشێکی داگیرکاریە بەڵام بەشێکی ئاسانکاریە لەلایەن دایرە مەحەلیەکانی ناوچەکانەوە بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر لە شوێنەکانی ترەوە بەشێکیان بەبێ گەڕانەوەی بۆ ئەنجومەنی وەزیران. طبعاً ئەوە وەزیفەی ئێمەیە ڕێکاری پەرلەمانی بگرینە بەر ئێمە لە ماوەی ڕابردووە بۆ پرسی زەوی وزار ڕێکاری پەرلەمانیمان گرتووەتە بەر زەویەکە تەخت بووە تاوەکو وەڵامەکەمان لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ هاتووەتەوە بای 24 ملیۆن دۆلار پرۆژە فرۆشراوە لەسەر زەویەکە یعنی حدودی 6 مانگ بۆ 8 مانگی پێشووە کە تۆ ڕێکاری پەرلەمانێکە و بەو شێوازە بێ مەجبوری ڕای گشتی لێ ئاگادارکەیتەوە مەجبوری داواکاری گشتی لێ ئاگادارکەیتەوە بەڵێ بۆ نمونە لەسەر پرسی قاچاقی ئێمە داواکاری گشتیمان لێ ئاگادار کردەوە هێشتاوان نهاتوونەتە سەرخەت ئێمە براینە بەردەمی مەحکەمە و دراین بە دادگا لەسەر مەرزی باشماخ و پێنجێن. دەستان دەوترێت هەندێک کۆمپانیا هەیە لە سلێمانی بەڕێکەوتن لەگەڵ هەندێک لە بەرپرسەکانە ئەمانە زەوی چاکچاک و زەوی زۆر زۆر باشیان پێدراوە ئەسڵەن ئەو پارەی کە دانراوە لەسەر زەویەکە پارێکی زۆر ڕەمزیە بە نمونە زەوی هەیە هەر خۆیان فرۆشتویانە کۆمپانیاکە فرۆشتوێتی مەتری بە 1800 دۆلار بەڵام بە 450 دیناری تەبع ئەم زەویە دراوە بەم بازرگانە ئەمە دوواداچوون کاتۆ ئەمە بەڵێ کردومانە بە دوواداچوونمان کردووە لە ماوەی ڕابردووە ئەمە هەبووە کە زەوی زۆر زۆر گرانبەها بە ساری ڕەمزی دراوە بە کۆمەڵێک کەس یا لە بەرامبەرە بە پارەیەکی ڕەمزی یا لە بەرامبەرە لە شوێنێکی تر عەرزێکیان پێکڕیوە کە ڕوبی ئەو بەهای ئەو زەویە نەبووە ئەمە نەک تەنیا لە سلێمانی لە شوێنەکانی تریشا هەبووە و نەک هەبووە ئێساش بەردەوامە. بەداخەوەشی حەسارۆ کێشەیەکە لە ماوەی ڕابردووە چەند ساڵێکە هەبووە هیچ کەسێ خۆی ناکە بە بەرپرسیار لە بەرامبەر ئەو کێشانەی خەڵکی هەشتی حەسارۆک لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک بەرپرس ڕۆیشتنە ئەوێ بۆەوەی کە گوایە چارەسەری کێشەکانیان کردووە و ئەیانەوێت چارەسەری کێشەکان بکەن و ئێمەش لێرەوە چاودێریەکەین و لە مەولابێ بە کەیسێکی زین و لای ئێمە زۆر باسان کردوەوەی کە دەستدرێژی دەکرێتە سەر حەڕەمات یان و ماڵی دەوڵەت شارەوانەکان بێجیاوازی هەر لە گەرگان و هەتا هەولێر ئێوە بۆ ناوی بەرپرسان نایەنن لە کاتێکدا بەرپرسان وەک باز دەکەن بەرپرسانی حیزبی حکومی هەن کە دەستدرێژیان کردووە سەر ئەم زەویانە ئێوە چیتان کردووە ئێوە پەرلەمانتار بەس قسە دەکەن یان بە دوواداچوونیش دەکەن و ڕێکاری یاساییش دەکەن لەبەر کاک بەرۆز من بۆم ڕوون کردیتەوە ئێمە ڕێکاری پەرلەمانی هەیە گرتومانەتە بەر یعنی لە ڕێکاری پەرلەمانیە ئیشەکانە ناڕواتە ڕێوە پرۆژە هەبووە عەرز بووە ئێمە تاوەکو جوابەکەمان بۆ هاتووەتەوە بای 24 ملیۆنی لێ فرۆشاوە ئەمە ڕێکاری پەرلەمانی بەم شێوازەیە بە پرسیار و وەڵام لە بینی ئێمە ئەنجومەنی وەزیرانە شێوازێکی تریەوەیە کە تۆ ڕای گشتی و دەستگاکانی ڕاگەیان و لۆبی بۆ دروستکەی ئێمە لەوەیە سەرکەوتوو بووین لەوەی چەندین پرۆژە هەڵوەشاوەتەوە بەڵام ڕێژەکەی زۆر زۆرە بۆ نمونە ئەگەر لە 100 پرۆژە تۆ توانی بێتێ 10 پرۆژەی هەڵوەشێنیتەوە ڕێگری لە 10 پرۆژە بکەی بەڵام 90 ڕۆیشتوەتە سەر بۆ ئەم خەڵکانە سەبارەت بە ناوهێنانیش یعنی بە بێترس من پێم وتی ئێمە ڕۆیشتینەتە مەرزی باشماخ ناوی قاچاقچیەکانەوانی لە پشتیانەوە بوونەوەی کە ئیشەکەکەن ئەوانی کە پارەکەیان وەرگرتووە یعنی یەک بە یەک ناومانێ ناو دامانە بە مەحکەمە پرسی باڵاکەن لە چوارچەوەی ئەو حکومەتی پێسا بۆ ناوی ئەوانە ناویمان هێناوە دۆسیەمان لەسەری کردووەتەوە بەڕێزیش پێم وابوو یەکێک بووی لەو کەسانەی کە راپۆرتێکە لەسەر کرد و ئێمە دۆسیەکەمان لەسەر کردووەتەوە یەک بە یەکی ئەو ئیمزایانەی کە کردوێتی لەناو ئەنجومەنی وەزیران و لەناو ئەنجومەنی بڵایەوە بەرێنانە ئێمە بە دوای ئیمزاکانی ئاڕۆین کە بەشێکی نایاساییە بەشێکی بۆ نمونە قۆرخکاریە لە نمونەی نەوتی حەسیرەوە بیگرە بۆ زەویەکان کە بۆ مەغزەن دراوە و ئەو زەویانەی کە سنەوبەرەکانی لەسەر سوتاوە کۆمەڵێ پرۆژەی تر کە بە ئیمزای و بەرپرسەکراوە زۆر